زانایانی زانکۆی کۆڵمبیا لە شاری نیویۆرکی ئەمریکا توانیویانە کامێرایەک دروست بکەن کە توانای وێنەگرتنی هەیە بەبێ بەکارهێنانی وزەی دەرەکی و بە شێوەیەکی هەمیشەیی کە لە ژینگەیەکی خۆیدا کار دەکات. وەک داهێنەرانی ئاماژەی پێدەکەن، کامێرەکە وزەی پێویستی خۆی لە ڕووناکی دەوروبەرە وەردەگرێت و لە هەر چرکەیەکیشدا توانای گرتنی یەک وێنەی هەیە و گەر ژینگەکەش گونجاو بێت و ڕووناکی پێویستی هەبێت بە هەمیشەیی کار دەکات. شرینەیار پرۆفیسۆر لە بەشی زانستی کۆمپیوتەر سەرۆکی تیمی دروستکردنی کامێراکەی و لەو بارەیەوە دەڵێت. ئەوەی ئێمە دروستمان کردووە هەستەوەرێکی وێنەیە بە پێکسڵ و هەر ئەم دیزاینە نوێیە نەک تەنها دەتوانین وێنە بگرین بەڵکو لە پێکسڵەوە وزەی پێویستیش دابین دەکەین. هەستەوەری وێنە لە نێو کامێرەکاندا دادەنرێت و بەرپرسە لە گرتنی وێنەکان. لە کامێرە پێشکەوتەکانیشدا ئامێری زۆر بچووک لە نێو پێکسڵەکاندا هەیە و بڕی پێویستی ڕووناکی بۆ سەر پێکسڵەکان دەپێوێت و لە دروستکردنی ئەم کامێرەیەشدا لە هەمان ڕێگەوە وزەی ڕووناکی کۆ دەکرێتەوە.